چەند خولەکێکی کەمی ماوە بۆ بانگی بەیانی، بەڵام منداڵەکان نەخەوتون و لەسەر شەقامەکان سەرقاڵی یاریکردنن. ئەم منداڵانە هەموو شەوێک بەم شێوەیە کاتەکانیان بەسەر دەبەن. نەکەرمن وەکو منداڵەکانی گەڕەکیش ناخەون و دێنە دەرەوە. ئێمە لەگەڵ براکەم پاسکیل لێ دەخورین بەنۆرە، دوایش کە لە پاسکیلەکە بێزار بووین دەچینە ژوورەوە و بۆ تەلەڤیزیۆندا دەنیشین و هەروان دەگزار یارمەتی دایکیشم دەدەم. لەبەرەوەی کە شەوانە درەنگ دەخەوین ڕۆژانە تاوەکو درەنگ هەڵناستم. چەند ساڵێکا بەشێکی زۆری ئەو هاونیشتمانیانەی لە باشووری کوردستان بە ڕۆژوو دەبن. لە مانگی ڕەمەزاندا شەوان ناخەون تا نانی پارشەو دەخۆن و نوێژی بەیانی دەکەن. ئەمەش بۆتە هۆکارێک بۆ نەخەوتنی زۆربەی منداڵان. هەتا ساعتێک و دووشێ لێر دەبین بە خۆمان یاریکی دەکەین، لەوانێ تۆپانە بیکەین یان هەر شتێک لەگەڵ گەورە قسانیش دەکەین. ڕۆ خۆشم ناوین بەس بە خراپی دەیزانم. وڵای دەڵێن خەوی لێتێک دەسێ، کاتێک ئەو کاتی نانوێ خەوەکەی لێتێک دەسێ و ناتوانێت زۆریش بنوێ. منداڵەکان بیانووی جۆرا و جۆریان هەیە بۆ نەخەوتن. هەندێکیان هەر نازانن بۆچی ناخەون، هەندێکی دیکەشان بە قسەی دایک و باوکیان ناکەن و نانەوێت بخەون. لەگەڵ دایک و باوم پارسی دەکەم. من حەزم لێ نییە بخەوم، من حەزم لە خەوتن نییە. ئاخر من چاوم ئەنوقێن یەکشت نابینم، من حەزم لێ نییە. ڕۆژانە گەرمە ئەمە نایەنە دەرێ شکۆ بە ڕۆژیشم، بەڵام شەوانە پڕی دەکەنەوە بۆ ڕۆژێ. یاری پیسپسانە یان زۆزانە یان تۆپێنێکی دەکەین یان دوو سێ قسەی خۆش دەکەین دادەنیشن هەتا پارشێن زاگە پارشێوێش دەڕێنەوە نانێکی دەخۆین لێ دەنین. لە ڕووی تەندروستیەوە خەوتن بە ڕۆژ قەرەبووی خەوی شەو ناکاتەوە. ئەمەش کاریگەری خراپی زۆرتر بۆ ئەم منداڵانە هەیە کە تەمەنیان کەمتر لە 7 ساڵە. ئەو مناڵێکی تەندروستە کە خەوێکی بە نسبەتی تەمەنی خۆی بۆ کاتی خۆی تەواو بێت و خواردنێکی باشی هەبێت و ڕاستەکەی خەوی ڕۆژ جێگای خەوی شەو ناگرێتەوە لەبەرەوەی زانراوە کە گرۆت هۆرمۆن کە هۆرمۆنی گەشەی مناڵە زیاتر بە شەو چالاکیەکە و مناڵ لە خەوی شەو زیاتر ئیسفاداکە وەکو لە خەوی ڕۆژ. نەبوونی هەتاو تەسیراتی هەیە بۆ نەقسی ڤیتامین دی. نەقسی ڤیتامین دی تەسیر لەسەر گەشەی ئەسقانەکانەکە. لە ناو منداڵە نەخەوتوەکاندا هەندێک منداڵ هەن کە هیچ زانیاریەکان لەسەر مانگی ڕەمەزان نییە. بەشێک لە منداڵەکانیش سەرقاڵی کارکردن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. لە ناو کووردا گوتراوە گەورە ئاو دەڕێژێ و منداڵ پێی لێ دەخشێنێت. نەخەوتنی ئەم منداڵانەش هاوشێوەی ئەم پەندە کوردیە، چونکە دەبینن دایک و باوکیان ناخەون ئەوانیش لاساییان دەکەنەوە. فەرمان چۆمانی ڕووداڵ.